دیارە دوای ئەوەی کە نووسنگەی بەڕێوەبەرایەتیمان نووسنگەی خانەقینی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژبەژنان کە بەهۆی نەبوونی میلاک و بە تایبەتی میلاکی ئەفسەر و کارمەندی پۆلیس بە بڕیارێکی وەزارەتی ناوخۆ داخرا دیارە دوای ئەوە پەیوەندیمان کرد بەلایەنە پەیوەندیدارەکان و بە تایبەتی بەڕێز قوبات جێگیری سەرۆکی حکوومەت کە لە ڕێگەی بەڕێز کاک شێرکۆ لێپرسراوی مەڵبەندی ڕێخستنی هەشتی خانەقین بە هەوڵ و هیممەتێکی زۆری بەڕێزیان توانیان ئەو میلاکانە کەوا پێویستە بۆ ئەوەی ئیشوکارەکانی خۆی بە ڕێکوپێکی ئەنجام بدات چی لە ڕووی یاساییەوە ڕێکارە یاسایەکان ئەنجام بدات ئەو نووسنگەیە دیارە ئێستا بە هیممەتی ئەوان توانیمان ئەو میلاکە بۆ نووسنگەکە دابین بکەین و لەم ڕۆژانە نووسنگەکە دووبارە خزمەت گوزاریە کۆمەڵایەتیەکان پێشکەش بە سەرجەم خێزانەکانی سنووری خانەقین و دێهاتەکان و هەروەها ناحیەکانی سەر بە قەزای خانەقین نەکات و دیارە ئەم نووسنگەیە توانیوێتی خزمەتێکی باش بکات لە پێشەوە ئێستا ئومێد دەکەین دوای ئەوەی کەوا توانیان ئەو میلاکانە بۆمان دابین بکەین بتوانین سەرجەم کەیسەکانی توندوتیژی خێزانی لە سنووری قەزای خانەقین بگرینە ئەستۆ و بتوانین خۆمان لێکۆڵینەوە لە سەرجەم ئەو کەیسانە ئەنجام بدەین.